لە سەروبەندی یادی ڕاپەڕینە جەماوەریەکەی ساڵی 1991 داین لە دژی زوڵم و ستەمی ڕژێمی بەعسی پێشوو کە سەرەڕای تێڕوانین و پێناسە جیاوازەکان بۆی بە یەکێک لە ڕاپەڕینە گەورەکان هەژمار دەکرێت کە توانی ببێتە بناغەیەک بۆ دروستبوونی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان. دوای 34 ساڵ لەو ڕاپەڕینە هاوڵاتیانی هەرێم پرسیاری ئەوە دەکەن ئایا ئامانج و ئەنجامەکانی ڕاپەڕین هاتوونەتە بەرهەم یاخود نا. ئەوەی ڕوونە ڕاپەڕین ڕژێمی ڕووخاند، بەڵام سەرکەوتنی بەدەست نەهێنا لە ڕووخاندنی ستەم، شەوساننەوە، جیاکاری، چینایەتی و حزبی قائید. بەم شێوەیەش ڕژێم و دار و دەستەکە ڕووخاو کلتور و ئەدەبیاتەکە وەک خۆی مایەوە کە ئەمەش وای کردووە لە کاردانەوەدا خەڵکی هەندێک جار ئاوات بە ڕژێمی پێشوو بخوازن. یا ئەو تەسەڕوفانی کە کردومانە خەڵک ناومێت بێت، چونکە ئێمە بە حەقەت لە شاخ وعدمان نابوو بە خەڵک خزمەتکاری ئەوان بین، بەڵام لێرە مەجموعەیەکمان وا دەرنەچوو. وڵاتمان کاول کرد، ئەوەی بەعسیش پێی نەکردین، ئەوەی داگیرکەرانی کوردستانیش پێی نەکردین، ئێمە بە میلەتەکەی خۆمانمان کرد. ئەتوانم بڵێم گەورەترین هێزی خۆمان لە شەڕی ناوخوا لە ناو برد، جگە لە خزمەتی داگیرکەرانی کوردستان هیچ دەستکەوتێکی ترمان نەبوو. دەسەڵاتدارانی هەرێم لە ڕێی دروستکردنی چەندین قەیرانەوە بەردەوامن لە ستەمکردن لە خەڵکی بەشمەینەتی کوردستان، هەر لە گرتن و کوشتنی چالاکان و ڕۆژنامەنووسان و قەتیسکردنی ئازادیەکان و چەوساننەوەی بەرفراوانترین توێژی کۆمەڵگا کە موچەخۆران و هەر ڕۆژە و لە ژێر ناوێکدا فشار لە خەڵک دەکرێت. ئەمە سەرڕای زیادکردنی باج و ڕسومات و گومرگ و پارەی ئاو و کارەبا و چەندین سێکتەری دیکە کە بوونەتە مایەی ئەو پەڕی بارگرانی لەسەر ژیان و ئابووری و دەرونی خێزانەکان. ئەوەی ڕوون و دیارە لە یادی ڕاپەڕیندا و دوای 34 ساڵ هێشتا هەرێمی کوردستان دوو ناوچەی کارگێڕی نیمچەجیایە و هەمان ئەو بازگانەی لە سەردەمی ڕژێمی بەعسدا هاوڵاتیانی کوردی تێدا ڕادەگیرا و پرسیاری بێزارکەری لێدەکرا وەکو خۆیان ماونەتەوە و جیاوازی لە نێوان خەڵکی شارەکاندا دروست کراوە. سەرڕای بوونی داهاتێکی زۆر و زەبەلاح لە ناوخۆ و نەوت، بەڵام ڕێژەی بێکاری و هەژاری و گرانی لەو پەڕی هەڵکشاندایە و خزمەتگوزاریە تەندروستی و پەروەردەیی و کۆمەڵایەتیەکان لە داکشاندان و خزمەتگوزاریەکانی دیکە خراپتر بووە و خەڵکی بەهۆی قەیرانە دروستکراوەکانی دەسەڵاتەوە لە گوزەرانێکی خراپدا ژیان بەڕێ دەکەن. هاوکات داهاتی هەرێمەکە بۆ دوو حزبی دەسەڵات و لە نێویاندا بۆ دوو بنەماڵە دەچێت و بەشێکیشی لە ڕێی دەستگا فەرمی و سێبەرە ڕاگەیاندنەکانیانەوە بۆ چاواشەکردنی خەڵک و نەهێشتنی بەها کۆمەڵایەتی و ئاینیەکان و جوانکردنی سیمای خۆیان و دەسەڵاتەکەیان خەرجی دەکەن و نازناوی گەورە بۆ خۆیان دادەتاشن. هاوکات لە بەروبوومی ڕاپەڕیندا کوڕ و کچوونەوەکانی بەرپرسانی کردە خاوەنی کۆشک و تەلار و کێڵگەی ئەسپسواری و کۆمپانیا و مۆڵی بازرگانی و زانکۆ و فڕۆکەی تایبەت، گەنجان و ڕۆشنبیرانی کوردی ئاوارە و دەربەدەری وڵاتانی دیکە کرد و ئاشکرای کرد گەلی کورد بۆ نەهێشتن و وەدەرنانی دەسەڵاتێکی ستەمکارێک چەندین ستەمکاری دیکەی هێنایە سەر دەسەڵات.